دەست و پەنجەتان خۆش بێ بینەرانی ئازیز و خۆشەویست لە هەر شوێنێکن جوانترین سڵاوتان لێبێ من هیوا خاچی لە بەرنامەی هونەرستان لە رادیۆ تیڤی HD گەڕیانەوە سڵاو و ڕێزی بپیانم بۆ سەرجەم هاوڵاتیانی خۆشەویست و بینەر و بیسەری بەڕێزەیە ئەم ڕۆژەکو و پێنجشەممان کە ئێمە میوانداری هونەرمەندێکی خۆشەویست دەکەین هونەرمەندی میلی بێ هونەرمەندی هەر بوارێکی تر بێ بە خۆشحاڵیەوە بە ئێوەی ئازیزی ئەناسێرین و کەسانی کە خۆیان نەسراونەش کە دەنگێکی تازەنیانە بێ ناو بوارەکەەوە بە خۆشحاڵی لە خزمەتی ئێوە بین و خزمەتکردنی هونەری میلی لە خزمەتتانداین و هیوادارین ئەم ڕۆژ بە دەنگە خۆشەکەی کاک مەریوان عەبدوڵڵا کە خۆی هونەرمەندێکی ناسراوە و هەم کاری هونەری ئەکا کاکە مەریوان هەم خۆشی عاسفێکی بەتوانایی ئۆرگژەنە یعنی کیبۆرد دەژەنێت کە برای مامۆستا شیروان عەبدوڵڵایشە زۆر بەخێر بێسەر سەر و سەر چاوم کاک مەریوان بەخێر بێت زۆر بەخێر بێسەر سەر و سەر چاومان پێشەکی منیش دەستخۆشی لە ئێوەی بەڕێزەکەم زۆر سپاس لە تەواوی ستافی ڕادیۆی گەڕیان زۆر خۆشحاڵی ژوون کە تیڤیەکیشان داناوە لە هەمان کاتە کە ئەتوانن بەرنمەکان بەڕاستەوخۆ لە ڕێی تیڤیەوە ببینن هیوای سەرکەوتیان بۆ خوازم کاکە جەزای ساس کە زۆرمان دووە بێت بەڕاستی بەخۆبەخشانە کاکە ڕێبازی ئازیز کاک بورهان کاکە ئالان هەموو ئۆستافی کە لێرە کار دەکەن و لێرەشەوە ئەمێ سپاسی کاکە هەڵی خۆشەویستکەم کە ئاسپێکی بەتوانە کە ئەمڕۆ هاوکارە بوو لەگە کاکە هونەری خۆشەویست زۆر بەخێر بێن بەڕێزیشەکەم زۆر سپاس کاک مەریوان زۆر خۆشحاڵی بۆ دەرفەتەی کە دەت بە ئێمەوە هاتە بەرنامەکەمان لە خۆشحاڵیەوە ئەومان بیر نەچێ زۆر بە خێراتنی کە مامۆستا هەڵی خۆشەویست دەکەن بەخۆی و ڤیۆلۆنەکەی وەزانمە ڤیۆلۆن نەکەمان وایە لەگەڵ مامۆستا هونەری خۆشەویست بە کیبۆردەکەی ئەمڕۆ ئەرکیان کێشا و زۆر بەخێر بێن ئەچەند کیبۆردی کاک مەریوانیشە زۆر بەخێر بێن سەر و سەر ماڵی ئێرە ماڵی هەمووانە وەکوتم ڕادیۆی گەڕیان رادیۆ تیڤی گەڕیان ماڵی هەمووانە و دەستخۆشی لە برادەرانی کۆنتڕۆڵ و کاکزا و ڕێزی بێپایانمان بۆ کۆمپانیای ئایکی و کۆمپانیای سلێمانی ئاوی سلێمانی کە ئاو بۆ کارمەندەکان و میوانەکان دابینەکەن و سپاسی کۆمپانیای ئایکیویش دەکەین کە ئەنتەرنێتی بێسنووری بۆ کەناڵەکەمان دابین کردو زۆر سپاسیانەکەین و دەستخۆشی لە هەموو لایەگەکەین ئەوەم بیر نەچێت پێشەوەی بچینە بەرنمەکەی کاکە مەریوان عەبدوڵڵای خۆشەویستەوە پێم خۆشام ژمارە تەلەفۆنانتان بۆ بخێنمەوە بۆی کار کەسێک ڕاوبۆچوون لەسەر هونەرمەندە کەسە بەرنمەکەمانە بۆ پێمان خۆشە ڕاوبۆچون و سەرنجی خۆی بڵێ بە خۆشحاڵیەوە 0 470 52 64 0 470 891 75 75 0 750 727 85 35 جەمایان وەساپ و ڤایبەریشی توان لە دەروی وڵاتەوە پەیوەندیمان پێ بکەن و بە خۆشحاڵیەوە گوێ لە ڕاو بۆچن و سەرنجەکانتان نەگرین و زۆر بەخێر بن هاوڕێیانی عەزیز کاک مەریوان بەخێر بێتەوە دووبارە تەمان پێشەوەی بچینە لای یەکسەر گۆرانی حەزەکەم چەند پرسیارێکی کورت بکەم کاک مەریوان خۆشەکەی لەوایە کە خۆی شارەزایە لە گۆرانی و خاوەنی چەندین ئاوازیشە کاک مەریوان ئەوزام ئاوازداوە بە زۆر لە هونەرمەندەکان زۆر لە هونەرمەندەکان بە تایبەت چییە؟ مامۆستا شیروان بەڵێ ئاواز زۆراوەتی ڕێزمانێ مامۆستا شیروان لێرە تا ئەڵمانیا کاک مەریوان سەرەتای کاری هونەری چەند بەرنامەیەکەش پرسیمانە بەت حەزەکەم بزانین کەی بوو چۆن بوو خولیات بۆ کاری هونەری هەبوو وەڵام من سەرەتای کاری هونەریم ساڵی 95 بۆ 96 بوو بەڵام ئەو کات من لە ڕێی شیروانی برامەوە ڕاستی کە هاتمە کاری هونەرەوە بەڵێ لەو کاتانەیە عادەتەن ئەو کاتە فێرقەی مۆسیقەکە چوە ئاهەنگەوە دایم 4-5 کەس بوون عیف حەفلەیەک بوو دوو گۆرانی بێژ بوو دوو ئازە بوو بەڵێ ئێتر منیش هاوکاریان بووم بە گۆرانی هەتا ساڵی 2000 لە دوای ساڵی 2000 ئیتر لەگەڵ کیبۆردا خۆم خەریک دەستخۆین لە خەلفەی هێناوتە بۆی ئاوا باشی ساڵە خەلفەوی بڵێ لەگەڵیان هەم گوێگر بووی هەم زانیاری کۆگردەوە بەڵێ ئەوەش گرنگە سەرکەوتوبی کاک مەریوانی خۆشەویست پێویست بۆ ناکات زۆر پرسیاری هونەری لێوە چون خۆتان هەمووتان عایلێکی هونەری و سەرکەوتون هیوادارم هەر سەرکەوتوو بن و زۆر بەخێر بێ بۆ بەرنامەی هونەرستان لە رادیۆ تیڤی جیگەرانەوە جا حەز ناکەم وەکو خۆ ئاماژە پێ لە ئەوڵی بەرنامە حەز ناکەم زۆر پرسیار لە تۆ لەوانیشکەم ئەوزام گۆرانەکانمان زۆرەوە بینەر و بیسەری خۆشەویستی هەر چاوەڕێی گۆرانی و دەنگە خۆشەکەی بەڕێز نۆزام ئاوازی تازە شتیا بەڵێ لە خزمەتان کاک مەریوان خۆم ئاوازم جوایە بەزام جارە هەرەیەکی دوکانمانێژێکەوە لە خزمەتان کاک مەریوان پێم خۆشە گوێمان لە یەکەم بەرهەمی کاکە مەریوان بێ بە دەنگە خۆشەکەی و بە کەمانی مامۆستا هەڵەوە و کاکە هونەر بە کیبۆرد هیوادارم هەمومان چێژی لێ بگین لەگەڵ بینەر و بیسەری خۆشەویستی گەڕیانە پێشکەشتانەکەم گۆرانێکە لای قاعی گەڕان و لە مەقامی بەڕە بەیاتەوە داناوێسی و گوێم لێ بۆ ڕاستی لە کاکە ڕێزمانەیە بۆ کاکە داناوەسیش
چاوی ماچەکەم لێرەوە. ئێستا جوابیسی گۆرانەکەی کاکەمەریوانە بین فەرمون. وەک جەیرانەکان بیرە بیرەخۆم وەک جەیرانەکان بیرە بیرەخۆم هەشەو لە لایەک مەزەڵگیرەخۆم هەشەو لە لایەک مەزەڵگیرەخۆم امشو بیادی دوچاوی تۆوە امشو بیادی دوچاوی تۆوە ناتی داوا دڵم سێی بۆوە ناتی داوا دڵم سێی بۆوە وەک جەیرانەکان بیرە بیرەخۆم وەک جەیرانەکان بیرە بیرەخۆم هەشەو لە لایەک مەزەڵگیرەخۆم هەشەو لە لایەک مەزەڵگیرەخۆم يخوال لامي دور نبي ساتي يخوال لامي دور نبي ساتي نقلا إيمام سوتي ويلاتي نقلا إيمام سوتي ويلاتي وقت جيرانك كان بيرا بيرا وقت جيرانك كان بيرا بيرا هشو لا يك مزاجيرا هشو لا يك مزاجيرا بعد خۆی لەگەڵ هەموو وەرزەکانە گونجێ خۆشەکە لە مەقامی بعد ئەو بەندێ هینێ دەستی خۆش شعرەکان وەکو بزانی هیچ چێ بوو وەکو ئاوازەکە لە وەڵی شعرەکان ئەو فۆلکلۆرە بەڵێ تێکەڵە ئەی مامە ساڵە با پرسیارێک لە تۆ بکەین بزانین ئەمە جاران کەمان وا بزانم ئەگەر بەم شێوەیە بڕوا کەمان لەسەر ئەم سیستەمی فترەیەکی نابێ بە قەڵەمێکە بێ بە ئەیەندی لە بەرنامەیەکە دانە یاوتەوە ساڵ بە ساڵ بچووکە بێت جاران کەمان گەورە بوردە دوای لیا ئەمە ڤیۆلۆنی گەورە خۆشم نەوێت کەمانچەکە خۆی خۆیە دەڵەوە دەباتی کاگەڵەوە هاتوو سڵاوتانی سڵاویە بۆتان خوا بەخێر بێت ئەمە زانست و تەکنۆلۆژی وای لیا تۆ کە شتەکان تەنها بۆ نەوەسەوە کە شتی ئۆکۆستیک یاخوا بەکار بێستەکە شتی ئەلکتریک زیاتر بەکارێەوە لە عالەمی شارە ئەمە باوە
بەتاکید تەکنۆلۆژیا کارێکی وای کردو بەڕاستی هەموو شتەکان خەریکە زیاد لە حەد ینی وای لێت کار بە مرۆڤەکان لەقەکە و ئیشەکان خۆیانی کرد هە سەرکەوتوبی مام ساڵوجیان بەزارە فارس خۆیان هەر بە کەم ناڵەکە بەڕڵێن ڤیۆلۆن بەعام ڤیۆلۆنی پێڵم بەس خۆی لە ئەسڵەنەوەکە ئیتاڵیا ناوی ڤایۆلین لەگەڵ ئەڵێن ویۆلۆن دروستکراوی ئیتاڵیایە کەمان بینی ئیتاڵیا و فەڕەنسا لەو منتیقەی ئەڵمانیاش لەو بینایە واگر سێری مێژووی ئەوروپا بکەی سێرەکەی ئەم حالەتە بەم جۆرە نەبووە ئەمە کێسایی بینن بەچەندی قۆناغاتیە پەڕیەوە بەڵەوە تا جوانکاری بۆ کراوە تەکنیکەکانیشی بەناوی ئیتاڵیەکان پیزیکاتۆ ئارستاکاتۆ هەر بۆ وشەی قسەکانی جەنابێت لە تیکتۆک شتێکم بینی جا عەرەبەکەشتی زۆر خاکە نازیان ناوە هەر ئەمەیە سێری کرد بۆی هەرچ بەڕێزێکی کە بزانێت کە شتە چۆن هەر ئەمە هینێکی تایە قاومەیەکی تایە کە دەنگە گوازێتەوە هەرم وەتەرە لەگەڵ ئەم جسرەی کە هەیە پێوی کە بەرجینێک و دەنگی دروستەکە کێشەینی زۆر سپاس بۆ زانیارەکە مامۆ ساڵۆجیان عەزیزم کاکە مەریوان کاکە ڕێبازوڵان مەگە دووبارێکێتەوە بم ئەگەم لێ نەبوو چن لای کاکە مەریوانی خۆشەویست زانین کاکە مەریوان بەغێری کاری هونەری بەچی ترەوە سەرقاڵە لە دنیای تەنیا بەس هونەرەکە زیاتر بەکاری مەسخاوە سەرقاڵی سەرکەوتوبیۆش خۆشە ئینسان بەکاری مەسخا خۆی یەکلا کاتە بۆ ئیشەکەی هەر سەرکەوتوبی وڵا بازارۆک و دەرمانی لاتەوە تەرینایی لەوەتە هێلم بازار 25 ساڵیانی هەرەوەمەوە ینی ئەزای چەند مەتر و چەند هاتوون خۆشانی لە هاوڕێکان دانەبڕاویت بینەران و بیسەرانی خۆشەویست ئەتوانن ئێستا مژدەیان پێ بەخشم ئەتوانن لە پەخشی ئەزمموی میکس میدیا ڕاستەخۆ لەگەڵ ئێمە بن لە کەناڵ و ئێژی گەڕیانەوە لە خزمەتی ئێوەین هیوادارم کارەکانمان لێوە ببینن و لە خزمەتی ئێوەی خۆشەویستان کاک مەریوان پرسیارەکان خەمە دوایە بچین لای گۆرانی چیکە حەزەکەم جۆم لە گۆرانێکی گەڕیانە هی هونەرمەندی ئازیزی ڕۆژهەڵات کاکە شاخەوانی ئەحمەدیە کاک شاخەوانی ئەحمەدی ڕێزمانەیە بۆی لێرەوە شاری سنە خۆشەویست و بە دەستخۆشی لە تۆژەکەم زۆر سپاس دەکەم زۆر سپاس کاک مەریوانڵا کاکە شاخەوان باسی کرد باسی دەستێکی ئەزمموی باشی هەیە لە وەڵی ڕاستی واری هونەری زۆر هونەرمەندمانەیە لێرە کۆمەڵێک کاریان لەوە وەرگرتووە زۆربیان بەتاکید نابێت ناوکەشیان دەست خۆشۆش گەوری بۆتەکەناوی هونەرمەندە و ئەرکی هونەرمەندە یاد ناکە سەرکەوتوی با جوبیستی ئەو بەرهەمەی کاک شاخەوان بدەین کاک مەریوان عەبدوڵڵا فەرموون من پێم وتی جەمەیەڵا من پێم وتی جەمەیەڵا تۆ بەڵێن ێشکەداوە پێم وتی جەمەیڵا تۆ بەڵێن ێشکەداوە پێ ئەکەنی بە ڕوخسارم دڵی منە دوای کۆچ و سەفەری تۆ دوای کۆچ و سەفەری تۆ لێت نەپرسیم خەمی کێتە سەیرا ئەوەندا دڕەقی لای خەڵکی پێ مەڵێ شێتە
خۆمێن نەدەزەوە شێنم خۆمێن نەدەزەوە شێنم نەبەدەگرما مناڵی شار ڕاستە جاجاون دەسنگە دەمێ لە تاوی دووری تۆی نازدار ئەیاوارەوار یان بابا دۆستم یان بە هاوکایان بەریگیانەکان یان بابا دۆستم یان بە هاوکایان بەری چاوەکان من بم بادارێ نیشی لاسایان بەری چاوەکان من بم بادارێ نیشی لاسایان بەری چاوەکان بە عالم بێژێن بەری بێوەفان بە عالم بێژێن بەری بێوەفان گۆژەی چاوێکێ نادەم بە دنیاس بەری چاوەکان گۆژەی چاوێکێ نادەم بە دنیاس بەری چاوەکان گۆژەی چاوێکت نادەم بە دنیا بەریگیانەکان گۆژەی چاوێکت نادەم بە دنیا بەری چاوەکان دووری تۆ جۆرێ خۆشی لێ بردۆ بەری چاوەکان هەر بەو دووریەی تۆ وا گرفتەر بوو بەری گیانەکان بە عالم بێژێن بەری بێوەفان بە عالم بێژێن بەری بێوەفان گۆژەی چاوێکت نادەم بە دنیا بەریگیانەکان گۆژەی چاوێکت نادەم بە دنیا بەری چاوەکان. خۆش کاکە مەریوان سەرکەوتوبی گۆرانی پەری زۆر خۆش بوو دەست خۆش کاگەڵۆ کاکە هونەر دەستان خۆش مۆزیکە جوانە خۆشویستانەش خۆش بێ کاکە هەڵۆ کاکە هونەری عەزیز خۆشە پەری باوانم ماوەیەکە باوە لە گۆرانی گەڕیەکان من زۆر بەلامەوە خۆش بوو بۆیە پێم خۆش بۆ گۆرانیە بڵێمەوە نا مەقامی هومایون بووە زانم بەڵێ هومایانە هومایون خۆی هەر
لەگەڵ هەمویان شتێکی حەزینە سەباوانە شتێکی حەزینە بەڵێ دەستی خۆش بێ کاک مەریوان ماتیەک و خەم نا ئەدایەکی زۆر جوانی شێکت نازانم چی هەیە لە پشتم گۆرانی نەخۆشی بێ وڵای تر بەڕاستی دەستی خۆش بێ بۆ ئازیز و بۆ خۆشویست ناخۆی وایە خۆی پەری وشەیەکی سروشتی ئەگرێتەوە ینی بۆ هەموو هیچ بچڵە پەرەکە مەزم گۆرانە زۆر خۆش بوو دەستخۆشی لێ یەکەم لە دروستکاری گۆرانیەکەش دەستخۆشی یەکەم لە برادرانی موزیک ئەوەم بیر نەچێ دووبارە و سێبارەی یەکەمەوە بۆ هاوڵاتیان و هاونیشتیمانیانی خۆشەویست مژدەیەکی خۆش بۆ ئێوەی گوێگری و بیسەری ڕادیۆ تەکسی ئین ئاپ و ڕادیۆی گەڕیان و تیڤی ئێژی گەڕیان کە ئێستا ئێمە لە پەخشی میکس میدیا ڕاستەوخۆ ئەتوان بینەرمان بن بەس سەرەتا هەموو بەرنمەیەک هەنگاوی یەکە مەگەر کەم و کورتیەکمان هەبوو بمان بورن بە گەورەی خۆتان تا ئەچینە ئەزمونێکی زیاتر بۆی و پەخشی تەلەڤیزیۆنەکەمان بە خۆشحاڵیەوە پتەوترەکەین بۆ ئێوەی خۆشەویست و هیوادارم چێژە بەرنامەکانمان گرین لە خزمەتی ئێوەی خۆشەویست ئابین چینەوە لای کاکە مەریوانی خۆشەویست کاک مەریوان ئەی لایانی کۆمەڵاتی چۆن لەگەڵ هونەرمەندەکان هەستەکەم تۆ من لەگەڵ هەمویانە نەگەرمە شیروانی براشم کاک شیروان ژێرایە مامەسا ڕێزمانێ لەگەڵ هیچ کەسێکە قەت ئەوە یەکێکە لە گەورەکانی ئێوە بەڕاستی ئینمان لە بینانیە هەگە هەر کەسێکیشەی بێ ئێمە هەر دڵما گەورێ بەخوار وڵا دەستی خۆش بوو من ئەوە ئاگادارمە خۆم پێم خۆش بوو مناقەشەی برادەراتی ناکەن لەگە هونەرە لەسەر هونەر دەستی خۆش بێ شتێکی زۆر گرنگە چۆ زۆر بێ هونەرمەندەکان ڕێزمەیە کە ئەگەنە تۆزە مستەوای خۆیانیان هەر خۆی ئەسڵکە هونەرە بێ زۆر کەسیشمان پێ گەورەی سادە بێت چکە تۆ بۆ خەڵکە جوڵەوە خەڵکیت زۆر کەس لە ڕێی شیروانی برامەوە پێگەشتووە زۆر کەس بەڵام بڕوان ناکەم لە بەرنمێکی شەتەنانەت ناویشی وتبێ نادەستان خۆش بێەوە گەورەی خۆتانەکە لەگەڵ هەموو کەسێکا تەبان و خۆی جوانی هونەر باسی هونەر و هونەرمەندان وایە لەگەڵ یەکە لەگە موزیکژن بێ ئەگەر گۆرانی بێژ بێت لەگەڵ یەکشتێکی شاراوایان نەبێ بۆ چەند و دوێژێکی هونەری بکرێ بۆ ئەوی کە ئەگەر خەلەل لێگە بێ ئەگەر فستیڤالێکە بێ ئەگەر کارێکی هونەری پتەوە هەبێ هەمومان بە هاوکاریەک بەس بەداخەوە هەندێک نەزەم هاوکار کەلتورەکەی ئەگەرتە بۆ پەروەردەی و عەقڵی کە لە بواری هونەر من یەکشتە با پێ بڵێم من ڕێزمێ بۆ خەڵکی لای خۆمان کوردستانی خۆمان باشوور بڵێن ئازادانە قسەکە چی لە دڵتە بڵێ بەڵام بڕوا بکە لێرە ڕێز و خۆشەویستی تەواوم هەیە بۆ کوردانی ڕۆژهەڵات بڕوا بکە ڕێز و حورمەت و ڕێزگرتنی هونەر و هونەرمەند لەوەیە ینی بەڕاستی بە گەنج و بە مناڵ و بە تەمەنەکانەوە ینی کە ئەچیت کاڵێ هونەرمەندم ڕێزێکی لێگرن ینی خۆشت نازای سەوەر ناکەیت ینی تۆ ئەو قوتەی برادرانی ڕۆژهەڵات دەگەڕێتەوە ئەو قوتەی کە ڕۆژهەڵاتکەوتن بەڕاستی لە هونەرە هیچ لە پێش ئێمەوە زۆر لە پێش ئێمەوە بەڵام ڕێزی هونەریش زیاد لە حەدەگرێت خۆی ئەوەیە سەبڕاستی من کاگەڵۆ تەکنیکیەکە من شارەزای مێکاسای کابرای گەحتەری لێوەڕوان نازانە و تەکنیکە چەند چێژەوە چێژی لەوەرەگرم ئەگەر دەستخۆشی لێ بکەم کاگەڵۆ بەڕاستی بەعنی بەڕاستی ئەوی چێژی لەوەرەگرێ زیاتر بەخۆتە بە لەسەر گۆرانی بێژم بینوێ لە لای خۆمان ینی سیرێکی لە تیکتۆکە لایەنەوە گۆرانی بڵاوکەتەوە ئەدایەکی زۆر جوانی کردوە دەنگێکی زۆر خۆشی هەر حەزەکەی گوێ لە گۆرانێکی کۆمەڵێک خەڵکەیە ئەمە بەغالەتە ئەمە لێرەوە ڕاستی ئەڵێن بەغالەتە کە ڕەخنێکی لێکداڵێ ئەمە کەی دەنگە ئەوکەی وایەوەکە با بە تۆ بەغالەتە بۆ کەسێت ئەتوانی بڵێ من حەزمە دەنگی تۆ نیە بەس تۆ بەڵام نەکا برا بڕوخێنی وەلو هونەرمەند بە کۆمەڵی قسە ناڕوخێت تێگەچکە تۆ هەر هەوڵیت کاتە ناوەوارەوە بێ بتوانین هەمومان ڕوبەڕووی ڕەخنی خراپیش بوونێتەوە هیچ ماکرد بەڵام وازمان نێناوە هەمومان بەتەچیل وڵا کاک مەرەوە قسەی تۆی مامەژەی پێکەم بستن بە پرسیاری سیەما لێ بکەم بەڵام خۆت باسی ئەوەی هونەرمەندانی ڕۆژهەڵاتی کرد هەم لە بواری مۆزیکژنەکان بە عامیت لە یەقاکان دەفوزەر بۆ تاگەتەکەمان دەکەن ئەم ڕێزیان لێ گیرە بۆیە بەرپێش مام ساڵەوە من کاک تابعەوەم کردو سەیری کە هونەرمەندی ئەوان دەی کاکمەری ئەو ڕێزا بێ بە تەشویقێک بۆیانە بێ بە ئیفتیخارێک و چۆنڵی گەورەی و هاانیان بۆیە هونەرمەندانی ئەوان لە ڕووی مۆزیکیشەوە بەخوا لە ڕووی گۆرانیشەوە هەر قەدیمان ئەڵێ هونەر لە ئێران لەدایک بوو لە سلێمانی نەخۆشکە و لە هەولێر مرد بەڵێ قانونی خەدیمان وایەنەوە هەمومان بمان لەمانەیە ئێران کوردانی ڕۆژهەڵاتی خۆمان لە ئێران لە پێشتر لە بواری مۆزیک و هونەرەوە بۆیە ئەو من ئیسا ئەو قسەی کە جەناب بکردی ویستشن بە پرسم خۆ کردێ دەستخۆشی لەگەم ئەگەڕێتەوە بۆ ئەو ڕێزە ئەگەڕێتەوە بۆ پێزانی نەکاکە من ئەم دەفتەرە بۆ توێناوە پێی بزانە خۆشە بڵێ کاگەڵای دەستخۆش بێگەدای دەفتەرەکە ئەگە بە درۆژ بێت دەفتەرەکەی تۆنە وازای من ئەو شتانە بۆ ڕێرە ئەمە خۆش لەخوا من وای لە یەکی جارێکە هاوکاری خەڵکەم ڕۆژەڵان زۆر ئەو ئەوانە دەوڵەمەند لە فەلکلۆرە زۆر دەوڵەمەندەوە کرماشان و لەیلاخ و
منطقەی پاو و بێتەوە بۆ منطقەی مەهاباد مامۆستای تاوانە خۆی لە خۆیان کەسێک بە سادەیی بڕاتە ئەوێ جیاوازە بەڵام کە تۆ چی شتێکە پێ بوو دیار بوویت والله یعنی احراج دەکەن من ڕۆژی وا بۆ بە قورئان یعنی خەریب و عازبی کێتە بینی برادەروشتەوە لەوێ ئەوەی ئەبێ ئەم شۆ لە لای من بێ ئەوەی ئەبێ ئەم ئێوارەی لە ماڵی من بەڵێ خۆیان ڕێزی لێبێن خۆ منی چیشم بۆ نەکردم کات بەڵام ڕێزەکەی خۆیانە ڕێز و حرمەتی خۆیانە دەستخۆشی بۆ شیکردنەوەی کاکمەریوان بەڕاستی زۆر گرنگ بووە کە باس کرێ هیوادارم کۆمەڵگەی خۆشمان وای لێبێ کە قەدری شتە بە بەهاکان بزانێت تاکید نەک هەر پۆخبەت بەداخەوە لە تیکتۆک و لە ئینستا ئەمڕۆ لەم فلتەرە بە دەرگایانەوە شتیوە ئەمڕۆ لایک و فۆڵی وای بۆ یعنی سێکی هەر ئەوەنی لەو مجتەمە عالیە لە با گۆرانی بێژەکە دەرکەوتوش بیان بە کەسێک بێت نە شارەزار بەڵام هیوادارم ئەوە نەمێنێ و دەستخۆشی بۆ تۆ کاکمەریوان بۆ کاگونەر ئەمانەوێ جۆمان لە گۆرانی سێم بێ چییە و گۆرانێکی هونەرمەندی زۆر ئازیز و خۆشەویست هونەرمەندی شارەکەمان هونەرمەندی دێرین مامۆستای ئازیز مامۆستا بەرەم حەسەن ڕێز و سڵامان هەیە بۆ مامۆستا بەرەم حەسەنی خۆشەویست گۆرانەکانی ئەو بەڕاستی زۆر بەلامەوە خۆشە زۆر گرنگیشی بە گۆرانەکانی پێم خۆش گۆرانێکی ئەو پێشکەشی ئێمە بینە لە خۆشەویستان و ئازیزانە بکەم ئێمە شوبینەری بە تامەزرێ گوێبیستی گۆرانەکەی کاکمەریوانە بینۆچین لای گۆرانی سێمی کاکمەریوان فەرمووی سەرجێ و کاکمەریوان ترمایە لە ژوو سەرێم زەماکە دڵم دەروێشی دەکێتە لە خانەقا دوعا دەکەم ئیمشەو نیگات تەرمایە لە ژوو سەرێم زەماکە دڵم دەروێشی دەکێتە لە خانەقا دوعا دەکەم خەفەت مەخۆ زەمانێکە لە یەکی دوور خستینەوە بەڵام گیانە ڕۆژێدا دێ وەکو جاران بە یەکتری شاد بینەوە بەڵام گیانە ڕۆژێدا دێ بۆ یەکتر شاد بینەوە کەشێک نابم بێجگە لە تۆ لەم شارەدا بملاوێنێ کەشێک نابم بێجگە لە تۆ لەم شارەدا بملاوێنێ ماڵی تەنیای من خامۆشە وە خەریکە هەراز بێنێ ماڵی تەنیای من خامۆشە وە خەریکە هەراز بێنێ
سەبووری بێ بۆ گەشتیانە گۆچانێ بێ بۆمان گوێتی دەستم بگرێ بۆ هاوسانە هەرچەندەکان دەمگێنیە سەبووری بێ بۆ گەشتیانە گۆچانێ بێ بۆمان گوێتی دەستم بگرێ بۆ هاوسانە لەو ڕۆژەوای کە ئاشات بوو هەر ناوی تۆم لەسەر دەما لەو ڕۆژەوای کە ئاشنات بوو هەر ناوی تۆم لەسەر دەما خوا ئەزانێ حەزی ئێمە وەک گەشتەکەی مەموزەمە متێک نابم بێجگە لە تۆ لەم شارەدا بملاوێ کەشێک نابم بێجگە لە تۆ لەم شارەدا بملاوێنێ ماڵی تەنیای من خامۆشە وە خەریکە هەراز بێنێ ماڵی تەنیای من خامۆشە وە خەریکە هەراز بێنێ ئەم شەونیگات دەرمایە لە ژوور سەرێم سەماکە ئەم شەو نیگات دەرمایە لە ژوور سەرێم سەماکە دڵم دەروێشی دەکێتە لخانقا دعاء دكا خفت مخوف خفت مخوض زمنێکە لە یەکی دوور خستینەوە خفت مخوض زمنێکە لە یەکی دوور خستینەوە بەڵام گیانە ڕۆژێدا دێ بە یەکتری شادینەوە بەپێکەوە لەم ژنەدا دروستکەی حەزی وەبی بۆ یەک دژین بۆ یەک بمرین هەڵگیری ئاڵەی وەفامی بەپێکەوە لەم ژنەدا دروستکەی حەزی وەبی بۆ یەک دژین بۆ یەک بمرین هەڵگیری ئاڵەی وەفامی ئەو ساژیان باش دێکە من و تۆی جاسەوابی ئەو ساژیان باش دێکە من و تۆی جاسەوابی لە ئامێزی یەکتێریدا تا دنیا مادەبی نابی کەسێک نابم بێجگە لە تۆ لەم شارەدا بملاوێنێ کەسێک نابم بێجگە لە تۆ لەم شارەدا بملاوێنێ
دنیای من خاموشا و خەریکە هەرافێنێ ماڵی دنیای من خاموشا و خەریکە هەرافێنێ دەستان خۆش بێ چاوتان خۆش بێ کاکە مەریوان دەمی تۆش خۆش بێ بەڕاستی گۆرانێکی بەچێژە سڵاوی بەپایانمان هەیە بۆ مامۆستا بەرهەم حەسەنی خۆشەویست کە ئەو گۆرانی وەزام ساڵەکانی چەند بووتی هەر کۆنبوونی نییە گۆرانیە بەڕاست هەشتاکانە بەڕاستە ئەوە چەندە 42 ساڵی عمرە ینی هەروەڵا کەچی ماشەڵڵا ساڵ بە ساڵ خۆشە بێ و ئەو گۆرانیە دووبارە ڕۆژ بە ڕۆژەکە تێ بیهێنیتۆ ناو ئەم جیلە تازەیە باشترە نەک بەتاشی دەست خۆش ئەو گۆرانە کۆنانش بینینەوە ناو خەڵک باش ئەوە زۆر باشە شتێکی زۆر باشەکەی نەگەوەی کە گۆرانی خۆم بڵاو کردەوە لە تیکتۆکەکە خۆم یەک کۆپلەموت بوو چەند کەس چەنەها گەنجەیوت کاک مەریان بێ زەحمەدە و نەرمەندە کێ خۆ ناوکەشی نووسی بوو بەڵام جیلی ئێستا گویان لێگرتووە بەڵام هونەرمەندێکی گەورە و زۆر ئازیز و زۆر کەسێکی هەر بنەماڵەیەکی هونەری هەبە بنەماڵە بەڵێ بەتاکید هەمووی کاگە ژەروەهابی کێکێکە لە هونەرمەندە گەورەکان کردێت لازم خاوەزا پرزان لەگەڵێک ڕێزمانەیە بۆ بنەماڵی مامۆستا حەمەدزا بەڕاستی کە خزمەتێکی تایبەت و بێپایانە بە هونەری کوردی کردووە سەرکەوتوو بن کاکە مەریوانی گوڵ گیانەکەی تۆ لە ئێستادا هونەری میلی چۆنە بینی لەم بارودۆخی ئەم 5-6 ساڵی کە ئەوە هیچ سەڵمەیەکی جیهانی هەیە بۆ هەموو ژیان کە بێز ژیان بەعام هەموو سەرزەوی بە فەراغێکی زۆر ناخۆش و ماتەمینەتیە بڵێ هەموو جیان بە و ئەم نەخۆشی نەخۆشیەوە بەڵام تێنە تێ زەرری اقتصادی لە هەموو وڵاتێکیشدا لە هەموو وڵاتێکی هونەری میلی لەم بارودۆخی ئێستا هونەری میلی ئێستا لە وڵاتی خۆمان لە بارودۆخی ئێستا توانم بڵێم هەتا ساڵی 2017 باش بوو تا هەفەوەش بڵێ لە ساڵی 2004 باش بوو تا 2007 وەکو ئەوەی کە چوو بێتە ناو خەڵک بە تەواوەتی خەڵک زۆر تۆ تامەزرۆی هونەری میلی بوو لە ساڵی 2009 هەتا ساڵی 2015 هەیسێتە کرد هەموو شێ هەموو هونەرمەندەکان هەموو شێک لە دانیشتەکان نبوون لە شەوا هەنگەکان بەڵام ئێستا بەخوا 2-3 ساڵێکە بێ خەریکە هەم دیسان ڕێزمەیە کاتچکە ئەم ڕۆوای لە تۆ تۆ بتێنە هەچی هەڵەسێ مایکێکەگرێ بەدەستیەوە بەڕاستی ینی کارەکان وا لێ کردووە زۆر ناشرین بووە ئەوە کێشەکەی خەڵکی عوامیژەوە نازانێت کە فڵان کەس تا چەندێک ئەزانە گۆڕێ بەڵەوە نەزانە گوێ دەنگێ بگرێتر بەڵێ جان ناخۆشەکە وایە تۆ خۆت شارەزابی لە بوارێکێکی نەشارەزا بێت نەشارەزاکە بۆ بڵە بەخوا ئەوە زۆر خۆشە ناشتوانین جواب بکە تۆ خۆ لە بوارەکە چی بڵێ لە کۆمەڵگای ماخۆی لە کۆمەڵگەکانی کار ناشتوانی بۆ کەستا بڵێ لەبەری هاتوتە ناو ئەڵە خۆی لە بوارەکەی ناتوانانی پێ بڵێ وڵات تۆ ئۆشتی تۆ غەڵەت پێشی بڵێ بڵە بەغالەتە ئەوەی بەشیلەکە لەوایە ناخۆی ئەمڕۆ بەڕاستی ئەم ڕۆشتە نەشارەزایی وشتە پۆخڵاتەکەونە زۆر بۆ سەری شلێنەکە شێوان لەش شیروانی برام من نەڵێم برامە لێرەوەکەینی کەم ساڵی 94-95 ئەم جلێکی ئێستا ئەم گۆرانیە تازە گەریاناڵێن ساڵی 94-95 کچانی گەڕک و ئەلو نازدار ئەلو شیرانگی ئەمەڕۆ ئەوانەی وتووە کە ئێستا لێستا بووە بەم تازەگەری ئێستا ئێستا هەرگاتەوە بۆ دەلالی و کارە خەڵک زۆر ئێمە گەڕانەوە بۆچی بۆشتە کۆنەمانەشتی کۆن بە حیاتی کۆن نابێت تاموچێژی کۆن نابێت هەر ئەمێنێتی ئەمێنێ وڵا بەتاکی دەستە کەوتوبی حاڵە مەریوان هەر سەرکەوتوبی و لەش ساغ بی ئینشاءالله ئەی کاک مەریوان تۆ بیری نەکردێتەوە بۆ دەرەوەی وڵات بڕۆیەوە مامۆستا شیروان وەڵای حەزم لێ و بەزنە وەڵای ئێستا حەزلی هەرماوەتخوا وە ناوەڵا بەتایبەتی بنەماڵیەوە لە خاڵە شیروان و باوەڕ ناکەم بە تااقەتان لێوان هەر زۆر بێزارڵی بەسودار کە چوو ئەوێ بڕوا بکە ینی خەریب و شێتەوە بۆ ئێرە ئەوەمەوە ئیتر دوای ئیقامە وەرگتوانە ڕاهات تەگەڵیە ئێستا باشەوەی باش لە ساڵێکا دووسێ جارێتەوە ناتوێنەوە ئەڵا ئێستا تۆزێ کە ئابەی لێ یاوانی هەر بێزاری پێوە دیارە وڵای تۆ 3 ساڵ نێڵم بێتەوە دایم و دەخە و دەرهەمیش زۆر لێکرد من لەبەر ئەو بارودۆخە ڕاوە لە ڕاگەی ڕوخسار و هەموو شتێکی لە هەم لە مێشکیش بەتاکی زەرەڕێت تۆ خەمخەفەت هۆکارە بۆ هەموو شتەکانی خانەکانی جەستەکە لە ناوێ بە هەر منش لەبەر ئەو بارودۆخی کە ئێستا مامۆستا شیروانیتیا لەبەر ئەوە نەچوم حەزم لە ئەوروپانە بوو کاکە 3 ساڵ لە مەنتیقەیەکا ژیاوە یەک کوردی تیاوە پێ بڵێ چۆنی
ئێدەوەرە شێرمە بە هەل لە ماڵشەوەبی نابێت حاڵەتە کۆمەڵایەتی ئێرە بڕۆیتە ئەوێ ئێمە جارێکمان بۆ بازاڕێک ئەنی ناوێ خۆمان مەشغوڵ کورە شێوایان بۆلاتۆ بێتاقەتێ بە دوو گۆرانی خەمی دڵمە ڕژمیات مەڵێکگونەرەوە خۆی لە خۆیان مهمە و لایەنە کۆمەڵاتی بەس لەوێ نییە بەداخەوە هیوادارم مامۆستا سەلامەت بێ و سەرکەوتوو بێ خاڵم دیوان وەکو خۆت درێژە زۆر بە قسە ناین و با دەچین پرسیاری چڕ و تونگەوەچین لای گۆرانی چوارەم زانم چی بۆ ئامادەکردین و لە چی ئاوازێکە و ئەمە ئاوازەکە هیچ جەنابتە ئەو شۆ یاتمێ لە خزمەت مقامێکی حیجازە تەحویدە شێبێتەوە بۆ سەر مقامی کورد بەڵێ اینجا بەس هۆنراوەکەی بەخوا شۆ خۆم بە پەلە نەختێشتم نووسیوە دەست خۆ حیجاز و کورتەکە حیجاز و کورتەکە بڵێ ئەوە هی من نییە بەس حیجازەکە هی منەکەیان پێ بەڵامەوە هینی گۆرانیشی بێژێکی ئێرانیە بازان بەگەڕیان دەدی من خۆم سەریعم کردم خاڵم بەم سەریعی بێڵێ ڕیتمەکە لە هینەوە گەڕیانەوە کردمان بە 2 چوار لە هەشت حوتەوە شۆ بۆ 2 چوار دوای سێم کۆپلایکەین بە گۆرانی کورتەکە خۆشیم نەماکە باشە ئێستا ژێبیسی دەنگە خۆشەی کاکبەر عەبدوڵڵا بین بەو ئاوازە کورت و حیجازەوە فەرموون دوری بەژانە ئەم شاو لە داخی دەسمامەی خانە چی بکەم ئازاری دوورین بەژانە ئەم شەو بە دووری تۆوا دەناو ئەزانی لێ تۆ دایما بێحاڵ ئەم شاو بە دووری تۆوا دەناو ئەزانی لێ تۆ دایما بێحاڵ بۆ من وەکو ئاگرا بێگارە فێریام وەتارگەم بڕا دووری تۆ بۆ من وەکو ئاگرا بێگارە فێریام وەتارگەم بڕا دەزانم تۆ ژوا بۆ من سوتامی دەژووری تەنیا وا تۆش دەماوی دەزانم تۆ ژوا بۆ من سوتامی دەژووری تەنیا وا تۆش دەماوی بەیاد شەرجی دڵمان نارابێ بەڵام ئازیزێم ڕۆژێ هەرنابێ بەیاد شەرجی دڵمان نارابێ ئەی فێریشتەی خەم گرێنەی چاوان ئەی یاری ئازیز خەندەی چاوان ئەی فێریشتەی خەم لێنەی چاوان
بيمان داوا بيمان ناشين كان جنبته قد وزنين بيمان داوا بيمان ناشين كان جنبته قد وزنين مداو رجعين ما يا كوتو دبين يا كوخا دبين أنت رجعين جينا ما بين يا كوتو ما بين يا كوخا دبين خوشیم نماوا دلم شکاوا بدی استم نکرم الله بدی استم نکرم الله من مجنون نبود مجنون کردم بی‌وفا نبود بی‌وفا کردم من مجنون نبود مجنون کردم بی‌وفا نبود مواجه کردم چاوی تو هر شو بیادی دو چاوی تو ناتی داوا دوهم سگوا ناتی داوا دوهم سگوا خوشیم نماوا دلم شکاوا خوشیم نماوا دلم شکاوا روی بدی استم نکرم الله روی بدی استم نکرم الله من مجنون نبود مجنون کردم دیوانا نبود دیوانا کردم دیوانا نبود دیوانا کردم مليون بۆ تەحویلاتە جوانە سەرکەوتوی مام ساڵ و دەست خۆش کاک هونەر دەستی خۆش گۆرانێکی خۆڵە و گۆرانەی گۆم لێ بۆ لە شۆ بۆ ئەو گۆرانەی خۆی مەجنونەکە گۆرانێکی هینە فارسیە بەس خۆشیم نەماوەکە ئەو ئاوازی شیروانە ئازیا لە مامۆساوە ژێم لێ ئەو ئازەیدانە خۆشی دڵم شکاوە وا بۆ لەو ژۆم لێ بەس من ئەم تۆزەم بۆ زیاتر ئەمەش تۆش زۆر خۆشتاوەکەری ئیشەکەی بەڵاستی خۆی ئاوە زۆر جوان بوو لاوەش شڵاویش ئەوەی نەوتۆ نەوەڵاو نەیتووە شڵا بیوتەوەڵا خۆشە بەزێت هە سەرکەوتوبی کاکە مەریوانە کاکە بۆیە پیان مۆسیقی بێ خۆشە مۆسیقا بزانێت توانێت ئیش لەگەڵ گۆرانیا بکوایە نێسە مۆسیقان بزانێ ڕۆژەکە ئاوازی تازت بۆ دانێ واللهی تو باشە من مۆسیقا نازانم مۆسیقا هەمووی شتێکی تۆزێکی لێزانم هەرچی مۆسیقەکانێکی تو بەس لە باڵەبان و دەف و زەڕب و سازا تۆزە باشم بەڵام دەوانیکە ئەوم بزانایە هەموو مانگێ 50 ئاوازمایە بە خەڵک هە سەرکەوتوبی کاکە مەریوان دەم خۆشە بۆ گۆرانیە خۆشە هیوادارم هەر سەرکەوتوو بیت کاکە مەریوان تۆ کلیپت نییە؟ وەڵای کاتی خۆی ساڵی 90 ناوەڵا 2034 گۆرانی من ناتوانم تۆ لات کەم هونەرمەندی زۆر خۆشەویستی شاری بۆکان کاکە پەیمانی ڕەشیدیە کە لێ خۆی بۆی نووسیمەوتی ئەم گۆرانە زۆرم حەزێ بوو تێکست و ئاوازی خۆشەتی بەڵێ بەڵێ ئیتر ئەوە هەم شیروانی براشم وتی و خۆشم وتمەوە کلیپیشم بۆ کرد لە یوتیوبیشە هەمە تقریبەن 15 گۆرانی خۆمی تیامی تا هەمشتی خۆ من بڵێ کلیپ زۆر گرنگە دەستخۆشی لێەکە من خۆم تا ئێستا هەوڵم ناوە کلیپ بکەم کەچەنێ وڵای من کاتی خۆی هەر ئەو کاتە کامێرێکی 30,000 مانە بەڵام هەستەکەم خۆی بڵێ کلیب بەڕاستی نازنامەی گۆرانی بێژە هێڵێتەوە بۆ وەرشیف و مێژوو کە تۆ نازنامەی خۆتە کادیمێنێت لە هەر وڵاتێکی غەریب بێت توانین بڵێ من هونەرمەندم کلیبە و میمەتەیە بەڵام من تا ئێستا کەم تەرخەم بووم کەم سارد دەبمەوە لە هەنەر و کەم ئەچمەوە ناوی هەر هۆکاریە و حاڵەتەیە کە باسمان کردوان کۆمەلگایی گۆڕێ بەس پێم خۆشە کلیپێ بکەم من بەڵام بیرەکەم و باردۆخی ئێسش بۆ کلیپ کەسێکی زۆر بەتوانایی من یەکێکم لەوانەی کە ئەو ئەدایە و بە تایبەتی دارێ لە مەقاماتی حیجاز و کورتە لە کورتە زۆر مەقام
تامەزرۆیەوەڵێ زۆر خزمەتام کاک مەریوان سپاس بۆ تۆ وڵا مقامی کورد بەرنامەشمان اینجا گۆرانیە گەیە زۆرم حەزێ لە خۆشتەوە گوێم لێ بووە ئەومان ئەوێ بۆ منطقی کرماشان نەدام کاماڵی ئینشەڵا دەرفەت بوو لە خزمەتدا پێشەژی بەزەبێت تۆش خۆ ئاساگە بکەیت بەسەر هەردوو تۆ تەکلیفە لەم نەکەم تەکلیفە لە تۆوەگەم بە ڕوخسەتی کاکەونەروان قوربانێ بم چایستا پێش بچین لای ئەو گۆرانیە ئەمەوێ بچین لای ئەی باسی ئەوشم نەکرد کاری کلیپ بەڕێی تۆ قورسە کاک مەریوان تەبان کاری کلیپ جیاوازی زۆرە ئەزای چۆنیە مالیەکەیت قورسە بۆت مالێک هەم لە گۆرانەکەیە کە تۆ ئەیکەیت حاڵەتی ستودیۆکەی زۆر زەحمەتە طبعاً هەم لە کاری کلیپەکەشە ڕەنجشی تۆ داهاتێکی باشەیە بێنجا بتوانانی کلیپی بکەیت کلیپ بەداهاتێکی باشۆشتی کوالیتی دەرەچێ تۆ کلیپێک ئەگە بتێ بە تێ و تەسەلی بکەی بە شتێکی باش بکەی هیچ نییە بەکاری موزیکە کۆ بەخوا 25 وەرەقەت ئەگەر بیانمەتیشە بە داوازی لێن تا زۆر بەلایەکی هونەریاکە و کاتی شەڵا کلیپی خۆش ئەسەرکەوتوبی خاڵە مەریوان جا با گوێبیستی گۆرانی چیتری کاک مەریوان بین ئێستا چینەوە لای کاک مەریوان بە دەنگە خۆشەکەی گوێبیستی گۆرانێکی تری و گۆرانی چینەوە بین ئەمەژە گۆرانێکی کاکە شاخەوانە شاخەوان ئەحمەدی بە زمانێ بووی يدقار يكالد ولا لا يدقار يكالد ما ولا يدقار يكالد ولا لا يدقار يكالد ولا لا بيني مسار هدودي دار حتى دنيا يا دنيا لا بيني مسار هدودي دار حتى دنيا يا دنيا لا بيردك عزيزة دل خمجينك بيردك عزيزة دل خمجينك ام دنيا يا توت يا نبي بوني غريب ليدك ام دنيا يا توت يا نبي بوني غريب ليدك تباياني قريا ونبور بجاني من بجاني تور بمحرابي تابي وبرور بشك زاني ناخوشي تباياني قريا ونبور بيردك عزيزة دل خمجينك بيردك عزيزة دل خمجينك ام دنيا يا توت يا نبي بوني غريب ليلك ام دنيا يا توت يا نبي بوني غريب ليلك
جان هەرما وەلا لەسەر دارێ نووسرابوو ئەبێ ئەو دارەما بێ جێجێشوانی من و تۆ بوو ئەبێ ئەو دارەما بێ جێگای پێشوانی من و تۆ بوو بیرت دەکەم عەزیزە دڵ غەمگینەکەم بیرت دەکەم عەزیزە دڵ غەمگینەکەم ئەو جێگەیەی توی جانەبی بۆنی خەریبی لێ دەکەم ئەو جێگەیەی توی جانەبی بۆنی خەریبی لێ دەکەم دەستان خۆش بێ بۆ ئەم گۆرانی موزیکە جوانە دەستخۆشیتان لێکم ئەمانی مامۆستا شاخان بەس گوێم لێ نەبووە قەت وەڵام من تایسە ئەم بیرت دەکەم ئەکرێتی بە کلیبەوەش بەڵێ بەڵێ ژەر و توێتی هەر کاکە شاخەوان ئاڵە مەریوان ئەو توێتی هەندێک گۆرانی هەیە نەخوای ناشکری هەموو گۆرانێکی بە کلیب بەڕاستی قورسە هەر سەرکەوتوبی کاکە مەریوانی خۆشەویست جا ئێستا نازانم حەزەکەم بەسەراتی خۆشمان بۆ باسکی بیخێنە ئاخرە و پێکردنی شتێکن دوای بچین لە ئاواز دەکە ئاخر گۆرانیت تۆ تەمان دنیاە گەعدەوە ئەم سەراوسەر چوی شتێکی خۆش و ناخۆشمەوە باسکە لە ڕووی زۆر بەسات و بەس بەقالم کاتی هیچم بیر نییە ئەو بۆ هەمومان وایکەینە بەرنامەیەکی ڕادیۆ تەلەڤیزیۆنی بەسەم ناتوە لە حەفلەوە سەکە سەناتوە هەر بەڕاستەوە تشتی خۆش و ناخۆش زۆر بەسەرات و شتێکی پێکەنینای خۆشمان بۆ بجێڕەکە بکەین کۆمیدی طبعا ڕێزمێ بۆ دەڤەری شارە زۆر چاوی هەموو لایەکیان ماچ ڕێزمانێ مش خۆم شارە زۆری مێ قوربانی تۆش بن چاوم ماجەکە لە هین بوو ئەو کاتە دوودارە ئەوانە هەبوو داریشی لێنەوە بە زەمانە دوودارە هیچی لێنەوە خۆتان داتان ناوە سەران ڕەو نای نابوو دوودارە جیازەکە ئەوە لێ بوو ئەمە چاڵ لەگەڵ کەن جیازەکانی تێکەشەوان دانی پشۆرەوە بە حەفلەکە ئیتر چیم بۆ حەفلە پێشتایەکی لۆکم پێ تازە بەکارات دڵی ناوە دەزنێت پێەکانە منیش مۆسقام تاقی کرد و چاڕی بکوزاوم داناویستی خۆمان و شیرانی برام لەگەڵا بوو تۆنی عادەتەنشتمانە کرد وڵا مۆسقام لیا مۆریدەمانە لەگە خۆمان میش نەمزای مناڵ ها مناڵی حەفلۆشت لاکاکە لەگەڵ سکێتەری هینەکە بەنزینەکە لەگەڵ زیای کرد بۆ دار و بەردی ئەو سایزەرە دوو کەڵ و دار و بەر هاتە دەوردی پێەکان دوو کەڵ هەمووی زیای کرد بۆ خۆی وایە سووتانی باش و فریاز میکسەرەکە کەوتم وڵایەتر کاکە جا ئەو ماڵی زاوە باوکی زاوە مامیوان تێ ناگەیشتە تێنەکە دوو کەڵی کاکە هاو بکوزاوە لەوەیە بوو بێت ئەهات کاکە وڵا سایزەرەکەتان سووتان و لەو کوەتی بەخواوانە نازانیتر خواوەکی وازان بیست کە زاوم ئێوتم با بە خۆتان سووتانتان پێشتان چاکەمەوە وتم کاکە دوای ترسان وتم با بە وڵای چاکردنەکەشم هەر نای وازمان ئایدی خۆم بەدەڵ ئەیچی و دوای ناخۆشە بەسەراتە ئارام شەیدا و وەلیدی خۆمان ماڵیابێ لە ڕێزمێ بۆ هەردوو نەر ژاڵە حەفلەیانە بوو ناودارەکان شیروان و دانا هەر منیان بەجێشت هەر ئەو دقیقە سووتە ئێستا مەریانە کوژن گۆرانی تەنیا مامۆ تەنیا ماوە بۆ ئەمە هەر خۆمیان هێشتەوە بە تەنیا نەمزای ئاوا چاومی گەڕایکی کامل دوو قسە بە کەسی تیانە بوو وڵای چوون لە دوودارە وەری سەرەکان سی حەفلیان کردو سەکەن جیێمێک و سایزەرێکی دانا ڕێک چوو دەست یا بە کوشانی وتیوە چیەکە وەری گوتی با بە مریان یا کوش خێرا با سایزەری بەبەری شیرانی براوەتەوە ئێستا جیێمەکان بۆیە ناردوو ماڵیان نابێ ماڵی ئابێکە دوو دانەی بردو دایم ئاسەکان دانەی ئیزافە بەرنەوە خۆی لەخۆیان هەم چەندە خەفەتیژانش خۆشە بەس هەرشیە بەخوانا تاڵش بێت چەند دڵە پێخۆش بێ بۆ سایزەرە لۆکە ئەرە وەڵا سووتە گوڵی خۆشم نەبوو عادل و بەکرێ نابوو باوکە ڕۆنە شەڕی عادلیش مابوو ئەرە وەڵا وڵا بەسەراتەکە ناخۆش بوو هیوادارەمەوە بەسەراتە ناخۆشانە ڕوو نەکاتەوە هیچ برادێکمان هیچ کەسێک دەستی خۆش بێ کاک مەریوان ئەمڕۆ ماندوومان کردی دەستخۆشی لە جەناب دەکەین لە مامۆساڵۆ لە کاگوندەرەکەین ئێمە لە کۆتایی بەرنامە نزیک بووینەتەوە و وابزانم مە ئاخر گۆرانی بەڕێزی شتەکە لە بەرنامەی ئەمڕۆمان لە پێنجشەممە پێشکەشمانەکەی ئێمە خۆشحاڵە بین
لە ببینەران و بیسەری خۆشەویست ئەڵێم ئەگە دەرفەت بوو بە داواکارەی کاکمەریوان جێبەجێکەمە گۆرانی آخر نێڵمەگە دەرفەتیش نەبوو بەم گۆرانی کاکەمەریوان دێنە کۆتایی پرۆگرامیان ئەم ڕۆمان و تا پێنجشەمەیەکی دیکە و هونەرمەندێکی ئازیز و خۆشەویستی دیکەوەکە هونەرمەندانە پێتان شادی بینەوە و خواتان لەگەڵ و سەرفراز و شاد و سەرکەوتوو بن. کاک جەزای ساس بەڕاستی خزمەتی هونەری میلی ئەکات بەبێ جیاوازی لێرۆ دەست و چاوی ماچەکەم بەس پێم خۆشە ئەو گۆرانیم پێشکەشکەیت و بەمەریوان بڵ ناشکەم بە دوو کەلیمەش بە دوو کەلیمە هەر بۆڵێم لە خزمەتام منیژە داواکارێ مادەم وایە بە کارگونەر جستراحەتێکم بە خۆچەزەوەی کە بۆ منە کردەوە دانسەکەەوە بۆمدانێ گۆرانیە لەبەر خاتری کاکە مەریوان عەبدوڵڵای هونەرمەند پێشکەشێکم بە هەموو ئاتوانیەوە لەکەیتەوە و چی دەسە سایزەرەکە بکات دەستخۆشی لە کاکە مەریوان کاکە هەڵۆ کاکە هەونەر بۆ ئەو خزمەت ئەڵە دەست خۆش بێ
لەبەر خۆشەویستی بینەر و بیسەر و کاکەمەریوان و ئازیزانم گۆرانەی پێشکەشەکەم بە هەموو هەواداران و خۆشەویستانی ڕادیۆی گەڕیان و خۆشم. الو ئەم گۆرانیە گۆرانی مامۆستا عەلی فەرنەمازی لە شاری کرماشان بە دەنگی خۆم پێشکەشە بە هاوڕێواداران و خۆشەویستان و بینەران و بیسەرانی ڕادیۆی گەڕیان بە خزمەتی وەزارەتی. بەسەردێڵی تر بەسام هەتاکو کەی چاوەڕوانی ئەو ڕۆشت و بەجێی هێشتی ئێستا تۆ غەرقی گیریانی بەسەردێڵی تر بەسام هەتاکو کەی چاوەڕوانی ئێستا ئەو بەجێی هێشتووی ئێستا تۆ غەرقی گیریانی من و تۆ وەک ماسی و ئاو بەبێ یەکتر قەدی ناژیاین من و تۆ وەک ماسی و ئاو بەبێ یەکتر قەدی ناژیاین بەڵام چۆن بڕیارەدام تەنیام بکەی بە ئاسانی بەڵام چۆن بڕیارەدام تەنیام بکەی بە ئاسانی گریانم بێهۆنیە فرمێسکە کاونم باسی تۆن چۆن ڕۆشتی لە خۆت پرسی یادگارەکان بۆ کوێ ئەڕۆن گریانم بێهۆنیە فرمێسکە کاونم باسی تۆن چۆن ڕۆشتی لە خۆت پرسی یادگارەکان بۆ کوێ ئەڕۆن وەرەوە وەبینایی بە یەک جاری لە دەسەدا وەرەوە وەبینایی بە یەک جاری لە دەسەدا ڕۆژ بە ڕۆژ یا سات بە سات وشەی سەر لێوەم ناوی تۆن ڕۆژ بە ڕۆژ یا سات بە سات وشەی سەر لێوەم ناوی تۆن دەستان خۆش بێ ئەوەش بە خۆشی ئێوەی عەزیز و بینەر و بیسەری خۆشەویست